هاوڵاتیانی بەژمەینەت و مافخراوی هەرێمی کوردستان، هاو نیشتمانیانی خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێت. ئیتر بەسە، ئیتر بەسە، ئیتر بەسە قبولکردنی ئەم هەموو زوڵم و ناحەقیە، ئیتر بەسە بێدەنگی و بێهەڵوێستی. ئێمە بەو پەڕی بەرپرسیارەتیەوە سەرنجتان ڕادەکێشین بۆ لوتکەی بێباکی و بێهەڵوێستی و خەمساری دەسەڵات بەرامبەر مافەکانی ئێوەی ئەزیز. ئێوە شایەت حاڵی سەردەم و دەسەڵاتی حکوومەتێکن کە بێباکە بەرامبەر مافە هەرە سەرەتایەکانتان، حکوومەتێک کە بێ هیچ لێپرسینەوەیەک و بێبوونی پەرلەمانێکی چالاک بێباکانە درێژە بە سیاسەتی چەوسانەوەی هاوڵاتیانی هەرێم دەدات. قەیرانەکان هێندە زۆرن ناژمێردرێن، هەر لە دواکەوتنی موچە تا ڕاگرتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و نەبوونی دامەزراندن و هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگا و ئامادەی پیشەکەکان جگە لە سەدان هەزار گەنجی بێکار. ئەم دەسەڵاتە بە نایاسایی باج و سەرانە لە هاوڵاتیان و فەرمانبەران و تەنانەت دوکانارە و کاسبکاران وەردەگرێت. سوتەمەنی گران کردووە. نرخی شتومەک و کاڵاکان لە 20 ساڵی ڕابردوودا بەقەد ئێستا وێنەی نەبووە، هەرچەندە نرخی نەوت لە بەرزترین ئاسدا لە جیهان و داهاتی نانەوتی زیادی کردووە. پارە لە بەغداوە دێت، بەڵام سەرباری ئەمانەیش هەموو ئەوانە نەبووەتە هۆکارێک بۆ خزمەتگوزاری و هەرزانی زیاتر و دامەزراندنی خەڵکی بێکار و گەنجەکانمان و دامەزراندنی فەرمانبەرە گرێبەست و خۆبەخشەکان. ئێمە وەک هێزێکی ئۆپۆسیۆن بەو پەڕی ناڕەزایەتیەوە پێمان وایە نابێت کۆمەڵگەی ئێمە چیتر ئاوا بێدەنگ بێت بەرامبەر بەو هەموو بەدکاریەی کە حکوومەتێکی گەندەڵ و فاشل بەسەر ئەو خەڵکەی سەپاندووە و بە بەرنامە و بە هەماهەنگی نێوانشان دەیانوێت هەڵبژاردن دوا بخەن و ئیرادەی هاوڵاتیان لەو بارشدا زەوت بکەن لە کاتێکدا تاکە هیوای خەڵک هەڵبژاردننی داهاتووی هەرێمە کەچی ئەویش ڕێگری لێ دەکەن. ئێمە بە برسیارەتی مێژووی خۆمانی دەزانین کە داوای خۆپشاندان و هەڵوێستی مەدەنی سەرتاسەری بکەین، بە پێویستی دەزانین لەو ڕۆ ڕای بگەێنین چوەک جوڵانەوە سیاسیەکەمان و چوەک پەرلەمانتار و میدیا هەموو توانایەکمان بۆ شاخستنە سەرم دەسەڵاتە دەخێنە گەڕ و هاوڕا و پشتیوانی هەموو ئەو هاو نیشتمانیانە دەبین کە ئامادەن سنوور بۆ دەسەڵاتی بەدکارانەی ئەو هێزە حکومڕانیانە دابنێن. ڕۆژی شەمەی داهاتوو گەورەترین خۆپشاندان و ڕاستەڵاکاندنی جەماوەری لە هەرێمی کوردستان بەرپا دەبێت. ئەوەی فەرمانبەرە موچەکەی دوا دەکەوێت، چیتر نابێت لە ماڵەوە دابنیشێت و بێڕێزی قبول بکات. هەروەها خانەنشینان، گەنجانی بێکار، دەرچووی دانەمەزراو، فەرمانبەری گرێبەست و خۆبەخش، جوتیار، خاوەن ئۆتۆمبیلێک کە بەنزینەکەی لەسەر گران بۆ 3 هێندە، کاسبکارێک کە دەیان جۆر باجی لێدەسەنن، چیتر نابێت لە ماڵەوە بن و بێدەنگ دابنیشین و بێهەڵوێز بین بەرامبەر بەم هەموو ناحەقیە. لەو ڕۆژەوە پێویستە هەموو هێزە کۆمەڵاتیەکانی کوردستان لە پێناو چەندین داواکاری گشتیدا جاری ڕاپەڕینێکی سەرتاسەری لێ بدەن و لەو پێناوەشدا چاوەڕێی بەدەمەوە هاتنی هێزەکانی ئۆپۆسیۆن و ڕەوەندی کوردی و هەموو ئەوانین کە چاویان لە ئاندەیەکی باشە بۆ خەڵکی ئەم هەرێمە و ئەوانەی کە بەشێک نین لەم دەسەڵاتە گەندەڵا. ئێمە نەداواکاری شخصیمان هەیە، هەموو ئەمانە نەداواکاری منە، نەهی ئێمەیە، نەهیچ داواکاری و بەرژەوەندەیەکی تاکە کەسیمان هەیە، بەڵکو ئەمە داواکاری مافی خەڵکە و پێویستە هەمووان لەسەر شەقام بن لە پێناو مافی خۆیان، نەک لە پێناو ئێمە یاخود لە پێناو هەچ کەسولانێکی تردا بێت. بەدیدی ئێمە ئەم حکوومەت و دەسەڵاتە دەست بەجێ دەبێت وادەی هەڵبژاردنە گشتیەکان، لابردنی باجە نایاسایەکان، پێدانی موچە لە هەموو 25 مانگ، گێڕانەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران، دامەزراندنی فەرمانبەری گرێبەست و خۆبەخشەکان، دۆزینەوەی هەلی کار بۆ 100 هەزار گەنج و دەرچووی زانکۆ پەیمانگاکان، داوەزاندنی نرخی سوتەمەنی و کۆنتڕۆڵکردنی گرانی بازار دەست بەجێ جێبەجێ بکات کە هەموو ئەمانە و چەندین داواکاریتری سیاسی و پشەیی داواکاری خۆپشاندانە سەرتاسەریەکەی ڕۆژی شەمە دەبێت. ئێمە پێما وایە دەبێت خۆپشاندان و ڕاپەڕینی جەماوەری خەڵک بۆ بەردەم ناوەندە گرنگەکانی بڕیار بێت لە هەرێمی کوردستان، چ لە سلێمانی چ لە هەولێر. دەبێت بە ورە و ئیرادەیەکی بەهێزەوە هەموو فشارێک بخرێتە سەر ئەم دەسەڵاتە بێباکە و لە ڕۆژانی داهاتووشدا شوێنی کۆبوونەوە جەماوەریەکە دیاری دەکرێن. هەمووان پێویستە بە یەکدەن ڕای بگەێنین کە چیتر ئەم دۆخە خراپە جێگەی قبولکردن نییە. ئەمڕۆ ڕۆژی گۆڕانکاریە، ئەگەر نابێدەنگیمان دڵنیابن ئەزیزان دەبێتە هۆی خراپبوونی زیاتری ئەم دۆخە. شەممە لە هەولێری قەڵاو منارە، لە سلێمانی، لە بادینان، لە هەڵەبجە، گەرمیان، دەڤەری ڕاپەڕین، هەموو تاکێک، هەموو بە هەڵوێستێک و خاوەن ویژدانێک لەسەر شەقام دەبێت و بۆ داواکردنی مافی خۆی و کۆتایی هێنان بەم بێڕێزی و بێباکیی دەسەڵات.
پەیامێک دەدەینە دەسەڵات کە ئێمە گەلێکی خەوتوو بێ هەڵوێز نین. دەسەڵات دەبێت بترسێت و ڕابشڵەکێت بڵێن ئیتر بەسە، ئیتر بەسە. خوای گەورە پشتیوانی هەموو لایەکمان بێت.